أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. یەکێکتر لەو چاوانەی کە بە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم گەیشتون و تەئسیر و کاریگەریان لەسەر عێراقەیە بریتیە لە سەلمانی فارسی. لە هەر گەل و قەومێک لە هەر تیرە و قەبیلەیەک نوێنەریان هەیە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. خۆشەویستی دڵ ئەفەرمێ خوا جەل جەلالوه منی لەناو عەرەبە هەڵبژارد بۆ پێغەمبەرایەتی سەلمانی فارسی و سوهەیبی ڕۆمی و ئەسحابانی تر هاوێنەی کابانی کوردی لە هەر قەوم و گەلێک هەڵبژێران بۆ سوحبەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. سلمانی فارسی یەکێکە لە هاوڵە معەممەر و عومەر درێژەکان کە ئەفەرمون دوو عومری کرد، دوو عومرێک لە ئیسلامە و عومرێکی لە کوفر و جەهالەتە. خۆی داستانی موسڵمانبوونی خۆی و ژیانی خۆی ئەگێڕێتەوە. ئیبن عەباس بۆمان ڕیوایەتەکە ئەفەرمێ من لە وڵاتی فورس خاوەنی بیرۆکە و خاوەنی دینێک کە ئاگرپەرستی بوو. باوکی سلمان زۆر چاوی لەسەر سلمانە، زۆر بە وریایی مامەڵەکە نەبادا سلمان بەرەو لاڕێی بڕوا. ئەوەندە ئیهتیمام و گرنگی پێ ئەدا بە هیچ شێوازێک دووری ناخاتەوە. حتا سلمان ئەڵێ چۆن کسۆڵەیەک ئەپارێزرێ ئاوا باوکم منی ئەپاراست. لە دیانەتی خۆی ئەوەندە ڕۆ ئەچێ هەتاوەکو ئەبێتە کەسێکەوە ئاگر بکاتەوە. تەبەن لە بیری ئاگرپەرستیە دوو خوا هەیە لەسەر زەویە، خوایە کە ظولمەت و تاریکی و شەڕە و خوایەکیش ئاشتی و خەیر و ڕووناکی. پێیان وایە ڕووناکی ئەبێ سەرچاوەیەکی هەبێ، سەرچاوەکەشی بریتێ لە ئاگر، بۆی هەمیشە ئاگر ئەکەنەوە. ئەفەرمێ یەکێک لە ڕۆژەکان باوکم باخێکی هەبوو، خەریکی بینا دروستکردن بوو، مەشغوڵ بوو، بە منیوت بچۆرە لای باخەکە و هیچ شوێنێکی تر نەکەی بگەڕێرەوە زوو. ئەڵێ منش کە ڕۆشتم لە ڕێیە کەنیسەیەکم بینی پێم سەیر بوو، چکە من نەچوومە دەرەوە، سەیرم کرد خەڵکێک خەریکی تاعەت و عیبادەتن. ئەڵێ بە دیاریانەوە دانیشتم چاوەڕێم ئەکرد چۆن عەبدایەتی ئەکەن، چۆن خواناسی ئەکەن، کە دیقەتمدان لە ئاگرپەرستیەکەی خۆم ئەمە زۆر زۆر باشترە. شەو تاریک داهات و من هەر لە دەوریانە ماومەتەوە. باوکیش ئەگەڕێ و عەوداڵ بە دوای کوڕەکەی ئەچێتە ناو باخ و خەڵک ئەنێرێت و کوڕ دیار نییە، کە شەو ئەگەڕێتەوە هەموو شتەکان بۆ باوکی ئەگێڕێت. باوکە حاڵ و مەسەلەیەکی ئەوام لێ قەومە بۆ شێوازە بوو دینێکم بینی لە دینەکەی خۆمان باشتر. باوکی بەمە زۆر عاجزە بێ، سجنی ئەکا، زۆر هەوڵی لەگەڵا ئایدا، پەشیمان نابێتەوە، کۆمەڵە قەید ئەخاتە ناو قاسیەوە سجنێک. ئەوش خەبەرێک ئەنێرێ بۆ نەسارا، ئەڵێ ئەسڵی ئەم دینەی ئێوە لە شامەوە هاتووە، ئەگەر قافڵەیەک هاتن بەرەو شام بڕۆن ئاگادارم کرد. ئەڵێ خەبەریان بۆ هێنام قاچی خۆم کردەوە ڕۆشتم گەیشتم مەنتیقەی شام. پرسیارم کرد کێ گەورەی ئەم دینەیە؟ قسیسێکیان پیشاندام. ئەڵێ فترەیەک لای مامەوە بزانم چۆنە عیبادەتیان. سێرەکەم ئەمە کەسێکی زۆر فێڵباز، قسیسێکی زۆر درۆزنە، خیانەت لە خەڵکەکە ئەکا، پارەیان لێکۆ ئەکاتەوە بە ناوی سەدەقە، خەزنی ئەکا، کۆی ئەکاتەوە لە کاتێکە نەژن و نەماڵ و هیچ شتێکیشی نییە. ئەڵێ چەند وەختێک لەوێ مامەوە تا ئەم کەسە مرد. دواتر خەڵک زۆر بۆی گریان، پێم وتن مەگرین، وەڵڵا ئەمە زۆر درۆزن بوو، ئەمە هەموو ئەو شتانێکی ئەوە پێتانداوە لەم شوێنە لەناو ئەم جەڕانە هەموو شاردوێتەوە. لە کە دەریان هێنایەوە سەیریان کرد تەواوە، زۆر گەڕان هەتاوەکو پیاوێکی ساڵح بدۆزنەوە. ئەڵێ قسیسێکی تریان هێنا، زۆر پیاوێکی خواناز بوو، عەبدایەتی سادیقانەی خۆی ئەکرد، زۆر بە ئەدەب بوو، زۆر بە ڕەوشت بوو. ئەڵێ زۆر سوودم لێ بینی، زۆر سوودم لەم کەسە بینی، لە بەردەمیا پەروەردە بووم. لە سەرمەرگە ئەڵێ چوومە لای دوای تۆ بۆ کوێ بڕۆم، نامەوێ بکەمەوە دەستی خەڵکێکەوە نەزان و نەخوێنەوار، تەبدیلی دینیان کردو و دینیان گۆڕیوە. فەرمی کەسێک شکە بم وەکو خۆم بێ لە مووس لە شامەوە
ئەم کەسەی کە عەوداڵی حەقە لەناو هاوڵانی پێغەمبەرا صلی الله عليه وسلم عەوداڵانی حەق زۆرن بەڵام ئەوەی کە بۆتە نمونەوە عەوداڵی حەق بریتێ لە سەلمان ئەڵێ گەڕامەوە ناو مووسڵ و عەینەن لە مووسڵیش هەمان شتم بین پیاوێکی زۆر چاک خواناز وەکو ئەو پیاوەی ناو شام لەسەر تەوحیدی ئیبراهیمی مابوویەوە نەئەوەت مەسیح کوڕی خوایە نەئەوەت عیسا کوڕی خوایە لەمانە بە دوور بوو ئەڵێ هەتا ئەمیش وەفاتی کرد داوام لێ کرد وەسیەتێکم بکا بۆ کوێ بڕۆن ئەڵێ ئیشارەتی بۆ کردم بۆ نەسیبین مەنتیقەیەکە لە تورکیا ئەڵێ کاتێک کە چوومە نەسیبین لەوێ عەینەن پیاوێکی زۆر سادقم بینی دوای ئەوێ پێی وتم کە بچۆ بۆ عموریە تەنها کەسێک شکە بم لەوێ مابێت لەسەر ئەم دینە پاکە مابێت ئەڵێ چوومە ئەرزی ڕۆم لە عموریە فعلەن کەسێکم دۆزیەوەکەوە بەو شێوازە خواناسی ئەکا تاعەت ئەکا عەبدایەتی ئەکا ئەڵێ لە لای مامەوە حەتا وەکو وەفاتی کرد پێم وت ئێرشادم کە وەسیەتم کە بۆ لای پیاوێکی چاک حەقم پێ بناسێنێ وتی وا تەسەورەکەم ئەم کەسانە ئیتر لەسەر زەویان نەمابن چکە کاتی ئەوە هاتووە کە پێغەمبەرێک دێت لە نێوان شارێکەوە دەرئەکرێ بۆ شارێکی تر مهاجری ئەو شوێنی هیجرەتی ئەو شارێکە لە نێوان دوو کێوی ڕەشە یا دوو زەوی ڕەشە و بەینەکانیان گیراوە بە دارخورمای زۆر ئەڵێ ئەو منتیقەی کە ئەو قسەی تیاکە هیچ دارخورمایەکی تیا نەبوو وتم ئەو شوێنە کوێیە وتی ئەرزی عەرەبە بەرەو ئێوە بڕۆ ئەڵێ منیش چاوەڕێم کرد وردە وردەکەوتمە کار و کەسابەتی خۆم هەندێ مەڕ و ماڵات و عەبد و ئەو شتانەم کۆ کردەوە ئەڵێ قافڵەیەک لە بەنی کیلاب هاتن وەگەڵیان کەوتم بەرەو منتیقەی عەرەبی ئەڵێ پێیان وتم ناتبێن لەگەڵ خۆمانە ئەڵێ هەرچی شتم و پێمدان بەس بۆ ئەوی بمبەن ئەڵێ هێنامیان لە ڕێیە خیانەتیان لێ کردم منیان فرۆش وەکو عەبد ئەبێتە عەبد لە ئەرزی عەرەبە دەستی یەکەم ئەیکڕێ دەستی دووهەم ئەیکڕێ کە ئەی باڵێ کە بردمی سێرم کرد فعلەن ئەم شوێنەی کەوا منی بۆ ئەچم ئێستا ئەبمە عەبد تایە دەوری دوو شاخی ڕەشی تایە و بینەکەشی هەر هەمووی داخورمایە واللهی ئێرە مهاجری ئەو پیاوە صالحەی کەوتویانە بێ لێرە بمێنمەوە ئەڵێ عەبدایەتیم قبول کرد لەوێ مامەوە ئیشم ئەکرد شەو و ڕۆژمدا بۆ دەمیەک گوێ قوڵاق بووم خەبەرێ بیستم هیچ خەبەرێک نەبوو پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەلەم کاتە لەناو مەککەیە وەکو پێغەمبەر ڕەوانە ئەکرێ دەنگ و باز بڵاو ئەبێتەوە بەس ئەم عەبدێکە هیچی نەبیستووە لەناو مەدینەیە وردە وردە هەواڵ بڵاو ئەبێتەوە هیچی نەبیستووە ئەڵێ ڕۆژێک لە ڕۆژەکان بەسەر دارخورمایەکەوە بووم سێرم کرد ئامۆزایەکی ئەم پیاوەی کە من عەبدیم سەیدەکەم بۆی باسەکە کە بەنی قیلە ئەوس و خەزرەج کۆبوونەتەوە بە دەوری پیاوێکەوە پێی وایە کە پێغەمبەر و لە مەککەوە هیجرەتی کردو بۆ ئێرە ئەڵێ هەر بەپەلە لەسەر داخورماکە دابەزیم وتم چی دوت ئەڵێ هەندێکی لەدام سەیدەکەم وتی بڕۆ سەر کاری خۆدەوە ئیشی تۆ نییە ئەڵێ گوێ قوڵاق بووم هەتا وەکو شەو ئەم هەواڵە پرسیارم کردوتیان گەیشتۆتە قوبا هێشتا نەگەیشتۆتە ناو مەدینە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ منیش ئەو کەسەی کە ئەخیر کەس پێم وت ئەو پێغەمبەرە چۆن بناسم سێ صیفەتی پێوت وتی یەکەم هەدیە وەرەگرێ دووەم سەدەقە وەرناگرێ سێهەم مۆرێکی نبووەت بە نێوشانیەوەیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەندازەی هێلکەیەک لە پشتیا شێوازێک بەرزبوونەوە هەبوو وەکو مۆری نبووەت ئەفەرمون هەموو پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام ئەمەیان هەبوو ئەڵێ منیش هەندێک شتم کەلوپەلم لەلا بوو کەشک و خورما و ئەمانە کۆم کردەوە بردمە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قوبا یا رسول الله ئەمەم هێناوە سەدەقەیە زانیمە ئێوە مهاجرن و بێکەسن منیش ئەمەم کۆ کردەوە نیەتی سەدەقەم لێ هێناوە ئێوە خەڵکێکی صالح دیارن ئەمە ئەدەم بە ئێوە ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی لێ نەخوارد تەوزیعی کرد بەسەر ئەوانی ترە ئەڵێ تێگەیشتم ئەو خاڵی یەکەم تەواو ئەڵێ چەند ڕۆژێک ئیشم کرد هەتا تۆزە خورمای ترم کۆ کردەوە بردمە خزمەتی خۆشەویست هاتبووە ناو مەدینە ئەڵێ لە مەدینە پێی گەیشتم یا رسول الله ئەمە دیارێکی جوانە بۆ تۆم هێناوە تۆ پیاوێکی صالحی ئەفەرمێ خۆی دەنگێکی لێ خواردەوەی تری تەوزیع کرد چونکە هەر هەدیەکەت بۆ هەر لە ناو کۆمەڵی خەڵکا بووی سنەتە بەشی ئەو کەسانە بدەکە لە دەوروبەرتن وەلەو لوقمەیەکی بچووکیش بۆ شتێکی کەم بێ ئەفەرمێ دوو خاڵم بۆ دەستگیر بوو خاڵی سێهەم بە دوایە وێڵم هەموو کاتێ سەیرەکەم دەی بەشکم ئەمەم دەستگیر بێ لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ دەستگیرم نەبوو هەوڵم ئەدا جاری یەکەم جاری دووەم جاری سێهەم
الله جاري كان في غمري خاص الله عليه وسلم وسر قرصان أسو بياوك ليهوديا كان يهودي بني قريظة برو أبي الرشد الله شويني كوتوب مشويني في غمر صلى الله عليه وسلم أو أبايل لسر شاني بو جاربار توزي أهات أخواروا نزيكي أبو مو هالي أكيشايوا الله في غمري خاص الله عليه وسلم هستي في كردم عباكي خوي خست أخواروا الله كاتك موري نبوة بيني باوشم كلمة في غمر صلى الله عليه وسلم تير قريام أصحابي ساندون بخنا رسول الله إشارتي كد لي قرن بابا إسراحتي خوي الله دعايوتي ورا بزان قصيتو شي الله داستاني خوم بو جرايا فرموي يعني تو أول دم مندوبي بدواي قراني حقا أم تشيروكو داستاني خود بيجربوا هاولاني في غمر صلى الله عليه وسلم فرمي هموي أنا بو جرانا أبو شوازبو من عودالي في غمر صلى الله عليه وسلم عبدم دواي ما ويك في غمري خاص صلى الله عليه وسلم دواي إيمان هناني في الله برو مكاتبة هر عبدك لزمن يكون واستبيتي خوي بكرته والسيدك فروشتيتي وبخوي خوال القرآن فرمي فكاتبوهم إن علمتم فيهم خيرا أجر عبدي لعبد كانت هاتوا طلبي أوي كرتك خوي بكرته أجر زانيتان أهلي صلاح أهلي أويك لبازار نبت بلا ومصيبة بسر خلقه إن علمتم فيهم خيرا أو كاتم مكاتبة أن قلاب كان الله شو ملاي سيدك متم أما يخون بكرمه لو تأتي ولا دسي من رزق قارد بيا أبي صد داري خرمان بو بنيجي هرها مشان صوز ببن وأبي تشل أوقي عطون بديتيك الله لو كاتات تشل عبدي في أكره الله هج أميد منها نما هات مو خزمة بيغمر صلى الله عليه وسلم يا رسول الله والله أما حال مالي منه نازل متشبكم فرمي بهاولان أعينوا أخيكم أعينوا أخاكم براكة هاو كاريب كان فرمي هاريا كان لهاولان هاريا كان لا يكوتشان فسيلي خرما بو هنا عرب فسيلي خرما بشوك عليه ودية ما تأوشتي كزور ودو خوشويستيتيا شو زور بلا عرب وناس داربو الله كسيوها بو بيستو سيو حتى صداني بو هنا في غمري خواص الله عليه وسلم أي سلمان برو تشاليان بو هلكنا حاضريان كبلام هيك يان نجي تاخوم دم دي قد بدن لجرينجي داني في غمر صلى الله عليه وسلم بيشق لها والله كان كعبده أفرمي هاولان هرهم يان هات النقلما ببلد سانكر بهالكني شاء كان سياسة شاليان هالكن دار كان ينخست بناي عرزي في غمر يان صلى الله عليه وسلم يا رسول الله أو حاضرة أفرمي هادي كيك بدسي مبارك خوي همو يعني كان العربة مشهورة أجر فسيلة كان بنجن لددانيان شونها حوتيان أجرنا كم تر لحوتيان صوزبن أفرمي والله هرسي صدانا كصوزبو الله أم خص سيدنا زور تعجبي ما عبدك شيء أمانة أو أخواني بمشوشك أفرمي شوار صد أوقي عالتون بمن نادري شل أوقي عالتون بمن نادري شاورم أكل دي خويا درويكم لي بكروا ببارك لباركنا بلان بشيكم آزاد بو أتوانم بما خدمة بيغمر صلى الله عليه وسلم أفرمي غزاي بدر رويدا نمتواني لخدمة يابو غزاي أحد رويدا نمتواني لخدمة يابو روجك بيغمر إخوة صلى الله عليه وسلم باين كردم بأندازي هالكيك ألطوني بدسه وتي برو بمخود بكرر يا رسول الله متشل أوقي ألطون من السر أما تشين بو أكا فرمي برو خواهي قورا بركتي تيخ أفرمي تشين أم هنا أم هالكبتشوكو دانا لسا ترازو الله حتى وكو تشل أوقي ألطوني دانا هشتا أم قرستربو الله خوم كريو نجات بو آزاد بو كي خزمة في غمر صلى الله عليه وسلم يكسر يكمنها نقاول خزمتها شورشيكي قورا برباك جنگي خندقة أحزاب كوبونته نزيكي 10,000 شقدر يعني بلا ماري مدينة بدن كديت الله يا رسول الله صلى الله عليه وسلم إما لمنطقة فرس أقربيت وشتيكي والرومان تيبكا إمين خندق أكني خندق شونا بوي باسكا وفي غمر صلى الله عليه وسلم خوشويستي دل أصحاب توزيعك هر دل الصحابة كاني في غمر صلى الله عليه وسلم نزيكي 20 متر يان برأكل أبي 20 متر شال هالكن بو قلاي وبو باناي ودرجاي كخوشويس فرميتي أفرمي هموان دسيان بيكرد جماعتي مهاجرين بجيا وجماعتي أنصار بجيا مهاجر كان يانوت سلمان منا سلمان لإيمي أنصار يانوت سلمان لإيمي شكو عبد ولنا مدينة في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي سلمان لهيش تانية سلمان منا أهل البيت سلمان لإيمي لأهل بيته
لا بنمالي بيغمبر صلى الله عليه وسلم سري أو رتبة جورك كوري أجري أفرمي بردك زور جورها تناو أم خندقوا بهيش يوازي بيان نأشكا أصحاب كوب وزور هوليان دا عرزي بيغمبر يانكر صلى الله عليه وسلم فرموي لقرن خوم دم كهات أفرمي زور بهزي أو باتشي كهالي قرتو ليدا أفرمي بريسكي كي لوهاتو خاش وردبو فرموي تواصل طي فرس نما كوتاي بهات كي لرا حضوري هي إمام عمر حضوري هي هندي هاولتي لقى سلماني فارسي لدوايا كاتك ومدائن رزقارة كري إما هو من طاقي كسرى من بستوه وأزاين لإيرانا طاقي كسرى لخواري بغاية هموتا سلمان باك تان بستوه سلمان باك شويني قوري سلماني فارسية لمدائن دواي أوي مدائن رزقارة كري عمر كري خطاب سلماني فارسي أكاتا أمير وقوري مدائن كوشكي كسرى لخواري بغداد چونکە فرز ئەو کاتە نیوەی جیهانیان بەدەستەوە بۆیە ئەو مەملەکەتیان کە ئەڕوخەیتر هەڵناسێتەوە جارێکتر سلمانی فارسی لەوێ ئەژی لەوێ کۆتایی بە ژیانیدا یەکێکە لەو سەحابانەی کە زۆر بە سادەی ئەژی ئیمامی عومەر چۆن بۆ بنەماڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ساڵانە چونکە عەتا و معاش لە زمانی ئیمامی عومەرە ساڵانە بوو لە ئەوەڵی ساڵەوە پارەی ساڵێکیان بە کەسەکە ئەدا ساڵێک ژیانیان تەئمینە کرد وەکو ئێستا نەبوو مانگانە بێمە فکرێکی ئەم ئەخیرانەی بێدینێت و ئەوانە معاشیان کردە مانگانە و لە کۆتایی مانگیشە ئەدرێ ئەگەنە لە سەرەتای ساڵەوە لە عەتای ئیسلامیە پارە یەک ساڵی تۆ ژیانی تۆ بۆ ساڵێک دابین کراوە ئەمینی لە ساڵێکا کە کێشەت نابێ بنەماڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم 5000 درەمی بۆ دانابوون ئیمامی عومەر سلمانی فارسیش 5000 درەمی بۆ دانرا بەڵام سلمانی فارسی لە ساڵێکا 20 درەمی خوارد ئەوی تری هەر هەموو ئەوەخشی لە پێناوی خوارد لە سەرەمەرگا زۆر گریا ئەصحاب لە دەوری کۆبوونەوتیان تۆ بۆ ئەگری بۆ ئەبەو شێوازە توێکی لە عەشەرەی مبەشەرە فەرمی والله ئەترسم لەسەر ئەو ئەحدە نەڕۆم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی چونکە ژیانێکی خۆشمان بینی ئێمە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم قسە و مەقالاتی زۆر زۆرە سەیدنا سەلمان ئەمە دەرسێکی زۆر گەورەی تایە بۆ ئێمە هەمیشە بێ عەوداڵی حەق بین بە دوای ڕاستیا وێڵ بین پەروەردەی مناڵەکانمان ئەبێ زۆر هوشیار بین مناڵەکەت زۆر مەخەرە ژێر سانسۆر و هیچ مەجالێکی نەدەی دواتر لێت هەڵەگەڕێتەوە باوکی سەلمان زۆر چاوی لەسەر سەلمان بوو دواتر سەلمانی لەدەست دەرچوو تەنها وا مەزانە مناڵەکەت ئەبێ بە فکری تۆ بجوڵێتەوە مەجالی بۆ بکەرەوە ئەزانن بە درێژایی مێژووی ئیسلامی قەد ئومەتی ئیسلامی وەکو ئەمڕۆ ترسنۆک نەبووە قەد نەترسانی لەوەی گەنجەکان چی ئەخوێننەوە بەکوێ ئەڕۆن با بڕۆن ئەخیرن خۆیان حەقیقەتیان بۆ دەرەکەوێ تەنها لەم زەمانانەی ئەخیر نەبێ سەگەر گەنجێک بێ بەمن بڵێ ئەمەوێت ئینجیلە بخوێنمەوە دنیام لێتێ لە کاتێکە ئازادە فکری کەسی مسلمان چی ئەخوێنێتەوە چی ئەکا با بڕوە چونکە تۆ پەیامێکی ئەوەندە حەقی گەورەت پێیە لە ڕێچکەکان ناترسی ئێمە ئێستەش وهایە ئەگەر مسلمانە لەگەڵ غێرە مسلمانێکا ببینین ئەگەڕێ لێ ئەترسی لەوەچێت تۆمەتیشی بۆ بکەین لە کاتێکە ئەبێ ئەوەندە هێزی ئومەتی ئیسلامی لە پێش چاو بێ ئەو گەنجە لێگەڕە با بڕوە بۆ ئەوروپا ئەڕوا بۆ کوێ ئەڕوا وەکو باران وایە ئومەتی ئیسلامی هەمووی وەکو دڵۆپەی بارانە لە کوێ بکەوێتە عەرز سوودی خۆی ئەگەیەنێ ئیسفادەی خۆی ئەگەیەنێ ئێمە ئەبێ بەسڵەیەکمان هەبێ لە ژیانە حتا ئێستا باسی خەندەق بکەین ناتوانین باسی سەلمان نەکەین کە باسی عێراق بکەین ناتوانین باسی سەلمانی فارسی نەکەین ناتوانین باسی سەلمان پاک نەکەین کە بە درێژایی مێژووی سەلمان پاک عالمی کوردی زۆر گەورە لەوێ مفتی بوون هەتا ئەم کۆتایانەش خەڵکێکی زۆر لە مەلای کورد لەوێ خزمەتیان کردووە لەبەر خاتی ئەوەی کە گۆڕی هەندێک لە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ تەواجودی هەیە ئێمە ئەبێ لەم ژیانە بەسمەیەکمان هەبێ شتێکمان بەجێ هێشتوێ بۆ دین و هەموو عومرمان تەواو بوو کامە خزمەتەمان کردووە بە دین چیمان پێشکەش کردووە تەقەدم کردووە بە دین کۆتاشتم لە خزمەتانە قسەیەکی سەلمانی فارسی ئەفەرمێ زۆر ئاگاتان لێبێ ئەگەر گوناهێکتان کرد بە پەنهان بە شاراوەیی ڕاکەن تاعەتێ بکەن بە شاراوەیی ئەگەر تووشی گوناهێک بووی بە پەنهانی و کەس ئاگای لێ نەبوو شەوێکە کەس ئاگای لێ نییە هەڵسە تاعەتێ بکە
لەژێر بەتانەکەتا کە هیچ کەسێک ئاگای لێ نیە چوار ئەستەغفیرڵڵاه بکە پەیوەندیت لەگەڵ خوایە بەهێز کە بە پەنهانی ئەفەرمێ ئەگەر گوناهێکیشت بە ئاشکرا کرد ڕاکە بە ئاشکرا تاعەتێ بکە ئەفەرمێ چونکە تاعەتەکان بە پەنهانی گوناهەکانی پەنهان ئەسڕنەوە تاعەتەکانی ئاشکرا گوناهەکانی ئاشکرا ئەسڕنەوە داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار خوای ڕزوانی خۆت بەسەر هەموو ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببارێنە یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خەیر بەسەرمان ناواڵاکە یا رب العالمین یا ربی خوای هەرچی گوناهی بەرزمان کرد لێمان خۆش بە یا ربی خوای داوا لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای ئومەتی ئیسلامی بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین یا ربی خوای لەم فەساد و زوڵمەی جیهان ڕزگارمان کە یا رب العالمین خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەر ئەهلی ئەم مزگەوتەیە ببارێنە بەسەر ئەهلی ئەم وڵات و نیشتیمان و کوردستانەیە ببارێنە بەسەر هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببارێنە یا ربی خوای داوا لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەسوکار و خۆشەویستانمان ببورە لە گوناهی وەچە و مناڵەکانمان تا ڕۆژی قیامەت ببورە یا ربی خوای داوا لێ ئەکەین ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە خۆشەویستی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان ڕازی بە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی ئەم عەبدانە لەناو ئەم ماڵەی تۆیە کۆبوونەتەوە تۆ خۆت شاهدی بەسەریانەوە یا ئیلاهی ئەمانە ڕکوع نابن بۆ تۆ نەبێ دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە لە مەقامی تۆیان نەبێ ئەمانە سوژدە نابن تەنها لە بەردەم تۆیان نەبێ دەیا ئیلاهی دوعاکەنن گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة